سلااوتان لێ ببینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفورم لە بەرنمەیەکی نوێی ژیان دۆستی هاتمەوە میوانی ماڵەکانتان. ئینشاءالله سفرە و خوانی هەمولایەک پڕخێر و بەرەکەت بێ، خوا نوێژ و ڕۆژووی هەمولایەک قبول بکات. بێگومان هەنێک لە سونەتە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان و ئاینی ئیسلامیش زۆر جوانن، بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا. هەندێک عادەت و کللتوریش هەیە کە ئەوامان لێکات ئەم مانگە بە جوانتر بەڕێ بکەین. یەکێک لەوانەوەیە کە خێزانەکان لەسەر یەک سفرە کۆبنەوە، بەڵام لە زۆرێک لای هاوڵاتیان دوورن لە خێزانەکانیانەوە، بەتایبەت قوتابیان کە ئێستا لە بەشە ناوخۆیەکانن یاخود لە وڵاتێکی دیکەن. من ئەم شەو کاتژمێر 1:30 هاتوومەتە یەکێک لە بەشە ناوخۆیەکانی شاری هەولێر بزانم ئەو قوتابیانە لێرە چۆن پاشێو دەکەن، چۆن خۆیان ئامادەکەن، هەم تاقیکردنەوەکانیان بکەن، هەم خوانێکیش ئامادە بکەن تا تەواوی ڕۆژەکە برسیان نەبێت و ڕۆژۆکەیان قبول بێت. با بەیەکەوە بڕۆین و بزانین کچەکان چیان ئامادە کردووە. لەگەڵمان بن. جا هەرچەنە کاتژمێرەکانی شەو درەنگە، بەڵام کۆمەڵێک چمبینی لێرە سەرقاڵی ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانیانواتە ساییەکەن بەم کاتە، جگەلەوەی هەندێکیشیان سەرقاڵیەوەن کە خواردن ئامادەکەن بۆ پارشێو. جا ئێمە ناچین بۆ لایەن بە سایەکان لێ تێک نەین، بەزە چمەیەکێک لە ژوورەکان بزانم کچەکان چۆن خۆیان ئامادەکەن و چه خواردنێکیش ئامادەکەن. ئەم ژوورە باشە بزانین کەی لێیە. سلااوتان لێوێ، شەوتان باش، چۆنن؟ باشن؟ زۆر سپاس. دەتوان بێمە ژوورەوە؟ زۆر سپاس. سلااوتان لێوێ کچینە، ڕەمەزانیشتان پیرۆز بێت. جا ئەم شەو هاتووم بۆ لایەوە میوانیەوەم. زۆر سپاس. چی حەزرەکەن بابەیەکەوە شتێک ئامادە بکەین؟ لەم خاتونەوە دەست پێ بکەم. من ناو تەزانم، بەس حەزەکەم بێڵێتەوە. ایران. ایران. گەشی داخلیەکە چۆنە؟ تا چەند گونجاوە بۆ ئەم خوێندکارانە؟ والله طلبت مهمية طعم زور بخوسة داخلية زور شي خوسة، يعني بهم رخكوا زور باش وخوسة. باشە ئێوە سەرپەرشتیارن لێرە؟ بله ئەسوەک سەرپەرشتیارەکەم لێرە. چیان بۆکەن؟ بۆ منە چۆن هاوکاری و کچانانکەن؟ والله ڕۆژانە خواردن بۆ تێدن، ئەم گەلوان خواردنە دابەشتکەین لأن هەموو طلبة يت داخلي قال أجر يك نخرج بيتن ما يكي تندرستي هاي أو ورقة بوتكن بشتي ساعة 11 شوارع أم بشتين ورقة بوتكن أجر حالتك زور تواريج بو أم بخو أكل مال قلوان تشتا خسته خانة. ئەوە چاکەش ئامادە بوو. اینجا خواردنەکان بینین ئەمە تۆ کابانی ئەم شەوایە بەسەرەیە ئیشەکانتان یان نا؟ هەر کەسێگەی تاویەکی چۆنە؟ لەم ئێستا بۆ نمونە لە ژوورێکای بەسەرەیە کاتەکانتان داناوە؟ لە ژوورەکەی من بە جەدوەلە. جەدوەلە. تۆ جەدوەلەکان بۆ دانێ و سەرپەرشتیار یان خۆیان ڕێک؟ نا خۆیان ڕێک دەکەون. خۆیان ڕێک دەکەون. کێشەکانیان چییە لەناو ئەم بەشە ناوخۆیە؟ والله کێشتان هەیە یان شکر باشە؟ والله زۆر باشە هەموو شتێک، یعنی مەچکەشی توە نەبوونا حەتانوکە هەم ڕاخێکەوە زۆرە باشە. بۆ نمونە سوتەمەنیە ئاو کارە بە هەموو شتێک مەزبوطە؟ بەڵێ هەموو تشت مەزبوطن. یعنی هیچ کێشەیەکی تر نییە کە لە کاتیەوەی پێویستی ناخواردن قەرەباڵغی دروست نابێ؟ چۆن دابەشکراوە چێشتخانەکە بۆ خوێندکاران؟ هەر مەلبەخەکە مەسەلەن 5 ژوور یلسە یەک مەلبەخێ. هەر ژووری چەند خوێندکار چەند کچیتیە؟ هەر ژوورێک 4 خوێندکاری لە ناودایە. زۆر باشە. من خۆشم بەشە ناوخۆیم بینیوە، بەشە ناوخۆیم بینیوە، بەڵام ئەو کاتە سەختتر بوو، هەندێک ئاسانکاری ئەبووەکو ئێستایەوە باشە. شوێنەکە زۆر خۆش بوو بینیم لە دەرەوە هاتم، شتەکانیش باش ئەڕوات. بۆیە پرسیاریەوەم کرد زۆر جار بۆ خواردن ئامادەکردن نەبوو بە کێشە لەبەرەوەی هەموو ژوورەکانمان یەک مەتبەخمان هەبوو ئێمە، بەس ئێرە باشترە. نا لێرەوە نییە، یعنی هەت 5 غرفە ئێستا مەلبەخەکە
زۆر کەشە دروست نابێتم زۆر باشە بەڵێ ئاشنا کابانێکی دەزڕەنگینی الحەمدولله خۆشە خۆشە بە قسەی برادەرەکانم خۆشە دە باشە من ئێستا تێستێکی ئەمزان خۆشە فەرموو. خۆشیش دیارە جا پێشۆی پرسیاری تر لێ بکەم بە تووتی هێلکۆڕۆتا بۆکم نییە بۆ ناچی هێلکۆڕۆنەکەش بکەیتەوە بۆی قسەی تر بکەیت چاو خۆش بە فەرموو ئەمە نیسکتان ئامادە کردووە تینوی نابێ نا باشە باشە، جارێک خۆشە. نیستێک زۆر تینوتێکا خەمیەوەمە زۆر خۆشە حافێت زۆر خۆشە کاتەکانی تر چیەکەن زۆر دلیڤەری داواکەنیان خۆتان لێنێ وڵا زۆر دلیڤەری فاسفود حازرە بەڵێ باشە چ شتێکی زۆر خۆشتان بەسەر هاتوو بۆ نمونە لە کاتی خواردن ئامادەکردنیان هەر بەگشتی لە ناو بەشە ناوخۆی شتێکی وا هەیە کە قەت بیرە نەچێتەوە کە گەورە بووی بۆ مناڵەکانی باسکەی ئەوەی لە بیرم ناچی برادەرەکانم زۆر شیوێ سۆتینن وڵا هەموو ڕۆژ مەنجەڵەکە سۆتێ هەموو ڕۆژ ئارێ والله. لێرە باشە خەتای چیە بە مۆبایلەوە مەشغوڵن یا سعیکردن ناوەڵا موبایل وڵا زۆر ڕاستگۆیە دەستان خۆش بێدەی ئەوە شەبێ لەگەڵ ئیمتیحان شتا چۆنن باشین الحەمدولله بەس لەو مانگە پیرۆزەی دەوامکردن و ئیمتحانکردن زۆر قورسە لە بەرەوەی بە زمانی بە ڕۆژی بچی بۆ تاقیکردنەوە شتێکی زۆر ناخۆشە تاقیکردنەوەکانش بەتەوامەوەە ئارێ والله دقیقاماندوو نەبن زۆر خۆشە سپاس، ژیانی مامان. بە شەناخۆی زۆر خۆشە من خۆم بە شەناخۆیم بینیەوە کوتیشم زۆر ئەو کاتێ من گرفتمان زۆر بوو چ شتێکی تر هەبووە ناخۆش بێت بۆ نمونە ئەوەی ناخۆشە کە دووری لە ناو بەڵێ کرد خێزانەکان بەچەند ئێستا کەس و کار ئێوە بینێ چاودڵیان ڕۆن بەڵام بۆ نمونە ئێستا ئەگەر تەلەفۆنکەی بۆ دایکیان کە بیری بکەیت یان پێڵی بۆم بەرنمەیە بەڵێ کت پێڵ چی پێڵی لێرەوە گیان خۆشم لێم نەسێنێ قوربانی سپاس مەمنون لەگەڵدا کاری هەمووان سەلامەت بێ زۆر سپاس مەمنون پێم وا بێ هەلکەڕۆنەکە زۆری پێچوە نیە باشە کامتان زۆر ئیش ینی ئیشەکەن و کامیشتان نایکەن وەڵا بەپێی جەدوەلە ئێگەر یەکێکتان نەیکرد دەبی بکە بەی هەیە بەگەی چییە؟ لە حقوبەکەی چییە؟ حقوبەکەوێ دوو ڕۆژ دەبی هەمانی دوو جار ئیشەکە بکاتەوە باشە هەر خۆتان ناو بەشە ناوخۆیەکەش پاکەکەنەوە یا ئەکیت نا بەس لە غورفەی خۆمان بەڵێ بەس لە دەرەوە کار بەدەستەکانی دیکە یارمەتیان بەڵێ دەستان خۆش بێت لە ساق ئەوە هێلکەڕۆنەکە حازر بوو باشە زۆری پێ نەچوو هاتەوە تاوەکە نەسووتە دەستەکانە خۆش بێ بفەرمۆرە ئێرەوە ناوەکەی تۆم لە بیرچەوە سێرین سیرین ناوەکەی تو ینی چی؟ مانای ناوەکەم سێلین واتە وەجهەت القەمەر سێلین 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 ینی ڕووی مانگ ڕووی مانگ هەر لە ڕووی مانگیشە چیت سپاس زۆر دەکەم. جوانی سپاس دەکەم. دەست خۆش هێلکەڕۆنەکەش زۆر زۆر جوان کردووە کابانەکە بەدڵتە تاوە بەدڵێتی دەست خۆش ئێوە لێرە هەر یەکەتان لە شار و شارۆچکەیەکەوە هاتوو بێگومان لە نێو بەشە ناوخۆی هەریەکە لە شوێنی جیاواز ڕوویتەکە باشە گونجاندندان چۆنە باشە یەکەتان؟ تقریبا هەمومان هاوڕێین لەگەڵ یەکە یارمەتی یەکترە دەین هاوکاری یەکترەکەین وتە هاوڕێ کەواتە لە یەک کۆلێژن یاخود جیاوازە شوێنی خوێن مەرزنیە لێ کۆلێژ بین زۆر زار لە نێو بەشە ناوخۆی ئەو هاوڕێتی دروستە بێت مەرزنیە لێ کۆلێژ بین ئەوە لەگەڵەوە نیم ئێستا ئەو چوار کەسەی کە لەم ژوورەیان لە چ کۆلێژێکن جیاوازە شوێنەکانتان جیاوازە هەریەکە من لە کۆلێژی ئادا بم یەکێ لە ئیدارە اقتصادا یەکێ لە کۆلێژی علومایی تر بەو شێوەیە باشە لە کاتی وانە خوێندن یاخود تاقیکردنەوەکانە ئێوە چۆن هاوکاریەکە بن بۆ نمونە لەوانەیە ئەمڕۆ تۆ تاقیکردنەوەت هەبێ ئاشنا نەیبێت هاوکاری ئەوەن کە یەکێکتان تاقیکردنەوەی هەبێ بۆ نمونە ئیشەکانی ئەو بێگومان دەبێت هاوکاری یەکتر پێم ڕعات یەکتر بگرین لە کاتێ و سعیەکە منە بێت ئیشی تر بکەم مەسەلەن یارمەتی بەم خواردن دروستکەم یان هەر ئیشێکی تر کە لە ژوورۆ هەبێت یارمەتی دەم ئەو ڕۆژەکە من سعیەکەم من ئەو ڕۆژێکە ئیمتحانم هەیە ئەو یارمەتی مەدایتر بەو شێوەیە سێلین ژیانی بەشە ناوخۆی لای تۆ خۆشە؟ بێگومان ئەو تام و چێژەی لە نێو بەشە ناوخۆی هەیە جیاوازە لەگەڵ قوتابیەکی ناو شار خودی خۆم هەست دەکەم تام و چێژێکی زۆر جیاواز و خۆشتری هەیە کە لە نێو بەشە ناوخۆی من
زۆر باشە بەو پێیکە بە شەناوخۆیە کەشتان زۆر باشە و چاودێری چاکی لەسرە و خزمەتی باش هەیە. چ شتێک ناخۆش بووە لە ناو بە شەناوخۆی؟ شتێک ناخۆش بووە؟ سەرەتای کاتم قۆناغیەکەم بووم زۆر قرس بۆ ژیانم لەنێو بە شەناوخۆی بەس بەرەبەر ڕاهاتم هاوڕێتیم دروست کرد کەسی باشم ناسی ڕاهاتم لەگەڵ دۆخەکە نە شارەزا بووم هەمەر حەلێک بووم ڕاستە تۆزێ قرس بوو بەس ئێستا 3 ساڵە لێرم نا ئێستا دۆخەکە ئاستایە تاو بێگومان ئیرانخان سەرپەرشتی کارتانە و ئاگاداری ئەو شتانەیە ئیتر ئەمە واکات کە ماڵەوە خێزانەکانتان زۆر دڵیان ینی هەست بە تەمینی بکەن دڵنیایی بکەن وایە زۆر باشە کاتێکە ماندوران کردو دەستکەین بە ناخواردن و دواتریش قسەی زیاتر بکەین لەگەڵ ئەو خانمانێتر جا تۆ چاکەمان بۆ حازر بکە چامان بۆ تێکە تا هەنێ پرسیاریش لێ یەکەم چالێنانە باشی؟ ده باشن چازانی زۆر باشە ماندوو نەبی دەستە خۆش بێت ڕەنگی چاکە جوانە لاچێت چایەکی خۆش بێت ئوتفا تۆ لە چ بەشێکی لە زانکۆ؟ محاسبة حسبە قورسە بەشەکەیەوە؟ والله قرصة حسابات طبعا قسم حسابات فارقة لقى فاتە بزانین چاکان بە حساباتێکی یانە کەم یەکێک تۆزێک و یەکێک پڕ بکەیت بزانین ئەگەر وا بێ محاسبێکی باش نابێت وانە کچینە دەست بکەین بە ناخواردن کاتەکەمان درەنگ کردووە من حەزم لە نیسکەکەی توێ زۆر خۆش دروستی کردووە ئاشنا زۆر سپاس باشە کاتی کۆرۆنا ئەو کاتە زۆر قورس و ناخۆش بوو پێم وا بێ ئەم بە شەناوخۆیی ئێوەش زۆربەی نرخان کرا بۆ تووشوانی کۆرۆنا و خەڵک لێرە کەرانتینەکرا ئەو کات ئێوە لە ماڵەوە بوون وایە چ کەشێکی ناخۆش بوو بۆ ئێوە؟ زۆر ناخۆش بوو ها خۆی کۆرۆنا کە هات یعنی وەکی تشتێکی مە ترسیدار هات خاصن ئەوەی خەڵک زۆر ترسانە ئێدی مە هەمە جارێت گوتیان یعنی دێ چاوەشین بچین جارێکا دوێ حساب کەیرە بوومە ژیانە هەندی ئەم لێرە ئەم هەند ماڵبوونە نەح مانگ هەشت مانگونی پۆسانە لێرە سە هەیبام دچێنە درستی ئەجا ڕاستی دیتێک ئەم زۆر دلگران بووین مەگوتی شەعی چی نەمابوون ئیلا داخلی بکەنە شوێنە بەس ڕاست ئەوەش هەبوو چونکە زۆربەی ئەوە هیچ هەموو نەخۆشخانەکان پڕبوو بە داخەوە بەڵام ئێرەش هاوکارێکی باش بوو بۆی کە تووشخوان لێرە پارێزراو بن یاخود چارەسەریان بۆ بکرێ ئورفا ماڵی ئێوە لەکوێیە؟ لە دهۆکن چەند ماوەی چنێک ئەنج ئاڕۆیتەوە بۆ ماڵەوە بەلای خێزانەکە؟ خۆدێ ئادەتەن ئەس هەی بە جارێکی هو چما بە ئەگەر زۆر زەڕۆژێکی دو هەفتیا جارێکی ئەس چما مەسەڵە حەفتە دێشێ بێت یان چونە دەرەکە مهمە تەلەفۆنەتکان وەرە بە قەڵ پێنجشەنبێ هەتا شەنبێ ئەوانیان بۆلاتان ئەوە باش بوو باسیەوەت کرد خێزانەکان نەتوانن بێن بۆلاتان بۆ ئێرە؟ تێن مەسەلان ئێجا جارێکی یەتمە هاتن برادرت گوت تو هەر ناچێبە ئەو تێنانێتە ڕاستنی وەرە هات بوو تێن دێتوان بەیان دەچین دەرێک بین بەس مەسەلەن بینایرە هەر بخۆش کەسەگە گروپی ڕابێت نهێتە بێرە دەربێت جەهەکی یەک ببینن و وەکی پیاسەکەڕینە بیریان ناکەیت؟ خۆدێ بەرێ وڵا طبعاً یعنی پەیوەندی چۆنە لەگەڵ خێزانەکەت بۆ نمونە ڕۆژانە تەلەفۆنە کۆنتاکت هەیە یعنی زۆر باشە گەلێک تاغ بین یعنی وان هاگەرمینە منجی هاگەڕانەیەدی باشە ئێستا بۆ نمونە ڕەمەزانە کەستان هەیە دایکتان تەلەفۆنتان بۆ کابلە هەستە پاشی و حازر بێ خۆتان حازرە بن ئێوە بۆیانی ئەی ئافرین کچەکانی ئێرە زۆر ئازان خۆیان تەلەفۆنەکەن بۆ ماڵەوە هەستن پاشیەوە بۆ لە بەرۆ ئێمان ناخەون وایە تەواوە پێم وابێ کاتەکەمان درەنگ کردووە نان بخۆین بۆی نەگاتەوەی مەلابان بات و فریانەکەوین ئاو بخۆین تینۆمان بێت دەست پێ بکەین منیش کۆتایی پێ بێنم لێرە ژیان دۆستی ئەم جارە لەگەڵم خانمانە لەگەڵم قوتابیانە بووم لەناو بە شەناوخۆیەکە ژیان ئێوانتان بینی و باس و خواسی ژیانی ڕۆژانەی خۆیان و زانکۆ و بە شەناوخۆیان بۆ کردین بۆ هیوایم کە ماڵی هەموو لایەک ئاوەدان بێ وە سفرە و خوانی هەموو موسڵمانان بەخێر و بەرەکەت بێ ماڵەوە.